دوای نزیکەی 40 ڕۆژ لە کەرەنتینەکردنی شارەکە لە ئێستادا قایم قامێتی قەزای دەربەندیخان دەیەوێت بە چەند قۆناغێک ژیانی ئاسایی بۆ دانیشتوانی شارەکە بگەڕێنێتەوە. بۆ ئەو مەبەستە لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە قەزای دەربەندیخان ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە. بەپێی ئەو نووسراوە جگە لە دوکانە سەرەکیەکان کە پەیوەستن بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان ڕێگە دەدرێت بەکردنەوەی دوکانەکانی سەرتاشخانە و مۆبایل و کەرەستەکانی بیناسازیش. بەمەرجێک ڕۆژانی هەینی دوکانەکانیان بەڕووی کڕیاراندا دابخەن و لە ڕۆژانی ئاسایشدا پێویستە مادەی پاکشکردنەوە و دەمامک و دەستکێش بەکاربهێنن. لای خۆشیەوە بەڕێوەبەرێتی هاتوچۆی دەربەندیخان ڕای دەگەێنێت ئەوانیش بڕیاریان داوە بەشێک لە شەقامەکان بکەنەوە بۆ ئەوەی چیتر ئاستەنگ بۆ هاتوچۆی هاوڵاتیان دروست نەبێت. هەوڵمان داوە هەندێک کاراسانی بۆ هاوڵاتیان بکەین بە ئەویش بەکردنەوەی دوکان و مارکێت و کۆمەڵێک شوێن و جێگایتر لە ناو بازاڕە. بۆ مەبەستەی هاتوچۆی دەربەندیخان پلانمان هەیە لە ئەمڕۆ بەدواوە کاری جدی بکەین بۆی سنتەری شار و شوێنە قەرەباڵغەکان هاتوچۆی ئۆتۆمبیلی پیا هاتوچۆ نەکە تەنها پیادە هاتوچۆ بکە. بۆ مەبەستەی ئێمە ئەمڕۆ هەڵمەتێک بەرپاکەین بە داخستنی ئەو شەقامانە وەکردنەوەی کۆمەڵە شەقامی ترکە لە ئێستادا بە پێویستی زانین بکرێتەوە و گرفتێکی ئەوتۆ دروست ناکە. بۆیە بەردەوامە بین تا ئەو کاتەی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی ڕێنماییمانە دەنێ بە کۆتایی هێنان بەم وەزعە و لە هەمان کاتە ئیجراعاتەکان و ڕۆژشوێنە ئەمنیەکان ئەگرینە بەر تا هەر کاتێک پێویست بکات. چالاکوانێکی مەدەنیش کە لە ماوەی ڕابردوودا بۆ ماوەی 14 ڕۆژ خۆی کەرەنتین کردبوو لە ماڵەکەیدا لە ئێستادا داوا دەکات پەلە بکرێت لە گەڕانەوەی ژیانی ئاسایی بۆ خانەوادەکان چونکە ئەگەر بێت و دۆخەکە بەم شێوەی ئێستا بەردەوام بێت ئاشتەوایی کۆمەڵایەتی و شیراسەی خێزان دەکەوێتە ژێر مەترسیەوە. بەو پێی ئەم دۆخەی ئێستا چینی ناوەندی کۆمەڵگەی بەرەو کەمبوونەوەی زیاتر بردووە. یارمەتی هاوڵاتیان بدەن بۆ ئەوەی کە ماوەی ئەم دوو مانگە ئەم چێشەوە کە ئیشیان نەکردووە مەبلەغێک پاریان پێ بدرێ بۆی کە هیچ نەبێت تەعویزی ئەوەی پێ بکەنەوە. و حکوومەت یاریمی کوردستانە بێ ئەو کە پێ بزانێت لەوەی کە بەهۆی ئەوەی کە ئێمە کەرەنتین کراوین وەکو پێویست هاوڵاتیان نەچوونەتە سەری شوکارەکانی خۆیان ئەگەر ئاور لە کاسبکاران نەدرێتەوە ئەگەری گرفتی کۆمەڵایەتی هەتا جیابوونەوە هەتاکو و کەتن زیادەکە بەو هیواین کە ئیش لەسەر ئەمە بکرێت. دەربەندیخان لە کۆی 32 توش بوو 29 چاک بوونەتەوە و گەڕێنراونەتەوە ماڵەکانی خۆیان. لە کۆی 30 کەس کە بەرکەوتنیان لەگەڵ توش بووان هەبووە 7 کەسیان کەرەنتینەیان تەواو کردووە و گەڕاونەتەوە ماڵەکانیان و 13 دیکەشیان تا ئێستا لە دەربەندیخان لەژێر چاودێریدان. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.